فەرژین تاهیرە خاوەنی نانی پیری ڕووناک خانم لە 2015ەوە برین ئەو دوکانەمان هەیە. دوکانێکی گەورە و ینی ئەوەیە نەفەر زۆر تێیدا ئیش دەکات. بەس ئێستا بەهۆی غاسکەمیەوە یعنی وەک پێویست هەمووی برین ناتوانم ژنەکان هەموو بێنان بکەن، غاز گرانە، مشتریش وەڵا زۆر گلەی دەکات، دێ نانمان حازر نییە و برین لەبە نانگرانیەکە و غازگرانیەکە و زۆر کاری لە ئێمە کردیە. ژنەکان برین 14 نەفەر لێرە ئیش دەکات، بەس ئێستا لەوەتی غازگرانە خۆی لە دوای جێژنەوە ئێمە چەند ڕۆژ دوکانمان داخست لەبەر غازگرانی. غاز برینیە هەیە بەس گرانە، لەبەر غازگرانی دوکانمان داخست. بەس ئەوە دەکەی مشتری نانی نییە و مەحتەلە و داوای ناندەکان نانەکەمان گران کرد و وەک پێویستی ژنەکان ناتوانین بێنەوە نانکردن لەبەر ینی غازگرانیەکە دەنا غاز زۆرە بەس گرانە، ینی وەک پێویست غازی زۆرمان لە بەگرانیەکە پێدابین ناکرێت. ئەمن ڕۆژانە پێشتر هەتا 15 غازمان پڕ دەکردەوە، ینی ڕۆژانە 15 غاز، بەس ئێستا ئەوەندە غازە نییە، ینی ناتوانین ئەوەندە غازە پڕکەین، زۆر 10 غاز 8 غاز 9 غاز هەر ئەوەندە. ئێستا حالیان غاز بە 25,000 پڕەکەین. هیچ برین هاوکاریەکمان ناکەن، هیچ سەکمان لۆدانێن، هەر ڕۆژانە برین 5 غاز 6 غاز بی لە شوێنێکی حەقە، ینی شوێنێکی گشتی ئەوها ئیشی لێ بکرێ و خەرک زۆر تێدا ئیش بکە، ینی ئیشەکە بەردەوام بی حەقە، ینی شتێکمان لۆدابین بکەن. هەر بەڕین ئێمە ڕۆژانە 10 غاز 15 غازم دەوێ، هەرنا 6 غاز 7 غازمان لۆدابین بکەن، ئەو شەر باشە، بەس هیچ دابین ناکەن. ئەوانیش دەزانن ینی هەڵوێستیان جوانە وا هەر ناگرێت لەبەرەوەی دەزانن کە غاز گرانە و لەبەر غازگرانیەکە ژنانەکەمان گران کردیە، پێشمان ناخۆشە گرانە بەس بکەین. کاریگەری دەبی، بەس ئێستاژ بەهۆی نانەکە گرانە، خەرک پێشتر ئەگەزیە 50 نانی بردا، ئێستا 25 دەبایان کەمتر دەبا، دەرێ بەشکم ڕۆژە 2 ڕۆژ ئەوەتر بزانین غاز هەرزانبی وەک خۆی ینی برین هەرزانبیتەوە. ئەوە خوا خێریان بنووسێ، 14 لێرە نانی دەکەن، ئەو غازەیان گران کردووە، ئەوڵار هەر یارمەتێکی بدەن غازیان بۆ دابین بکەن. ئەم فەقیرە لێوێ نانی دەکەن، هەموو معاسیان نییە. ئەمن بێوەژنانەکەم هەبوو بێوەژنانەکەیان بڕیوە 150,000 بەویشیان بڕیوە، ئێستا من معاسم نییە، ئەدی ئەگەر مەسرەفن ناوێ خوا خێریان بنووسێ، ئەوان لەوانەیە 100 ساڵ لێرە نانی دەکەم، لەوەتی ئەو معاسیان بڕی دەنە معاسم هەبووی بێوەژنە. ئەگەر نانی نەکەیت کاس پێشکە دەخوات والله یەکچکە نا والله ئەیگەشتم پێ ناکرێت وە تااقەتم نییە ئەسی بکەم بەر نانەکە لێرە دەسێت درێ و بۆ خۆشم دەکەم هەنگوتک و دەیکەم ناوڵ ئەوڵی داواکاریم لە حکومەتەی ئەگەر ئەو یارمەتی ئەو ماڵی بدا، ئەو کارگەی بداگەر غازەکی غازیان بۆ دابین کەسیان بۆ دابین کە ئەمە لێرە حەواوەتینەوە بە خۆمان بژێری جوانمان تەعمیر دەکەین، خوا خێریان بنووسێ خوایە. ئەو حکومەتەمە بۆ حکومەتمان کرد، ئەگە حکومەت بەخێومان کە نەمازانین